بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الرحمن الرحيم، مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم، صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. بسم الله الرحمن الرحيم. ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل؟ ألم يجعل كيدهم في تضليل وأرسل عليهم طيرا أبابيل ترميهم بحجارة من سجيل فجعلهم كعصف مأكول. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. پێشەکی بە خێراتنی زەنابتان دەکەین. خۆی گەورە پاداشتان بداتەوە کە لە هەموو شوێنەکان الحەمدولله ئامادەن. پەیامی ئینشەڵڵا هەر پەیامی خۆیەتی بەخۆی ناوەکەی بەخۆیەتی. دیارە ئێمە دەبێت یەکەم جار بۆ خۆمان دابچینەوە هەموو لایەک کە خوای گەورە ماڵەکانی خۆی دیارە بە خۆمان داخرا، واروها مەسجد الحەرام ماڵی خوا، مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. زۆربەی شوێنەکانەوە لە ناو ئێمەش دیارە بەهۆی ئەم بەڵایەوە یان ئەم فەتایان ئەم ڤایرۆسێکە هاتووە. لەگەڵەوەش لە وڵاتی ئێمە سوپاس بۆ خوا بچینە باشتر بێ، لەگەڵەوە بچینە یعنی با بڵێن حەزمشیان لێ گەورە کرابێ، بەڵام سوپاس بۆ خوا وڵاتی ئێمە ئێتریان یەکەم دەبێ فەضلی خوایە یان مەناعە و یان خوای گەورە ڕەحمی بەو خەڵکو بۆ میلەتە کردووە. ئیمام مبارەکە فی. الله ئەکبەر، الله أكبر، الله أكبر. الله أكبر. من يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام. لە سەرەتا بەنای خوای گەورە بەخێراتتان دەکەم، دەستخۆشتانە دەکەم وەکو لە هەموو لاگەڕون و ئاشکرایە کە ئەوزا بەسە ئەو خەڵکی داهاتەوە بۆ هەیە ئەو نەخۆشەی. سوپاس بۆخوا لە ساڵانی ڕابردوو لە ماجی ڕەمەزانی پیرۆز هەموو لایەک مزگەوتەکانمان ئاوادان دەکردەوە، بەڵام بەهۆی ئەو وەزعی ئێستا کە بەسەر هاتووە ئێمە سوپاس بۆخوای وەکو فەرمودەکەی پێغەمبەری ماڵەکانمان کردوتە مزگەوت. من لەگەڵ باوکم سوپاس بۆخوای ئەوەندەی لە ماڵەوە بێ زۆربەی فەرزەکان نوێژ دەکەین بە کۆمەڵ. باوکم پێشنوێژیمان بدەکە من و هەروەها خێزانم و ئەو کچەشم ئایندەخان لەگەڵ ئاسوودەخان نوێژی بە کۆمەڵ دەکەین. سوپاس بۆخوای. ادخلوا في السلم كافة ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين. الله أكبر. دیارە خوای گەورە وای فەرمووکە وەجعلوا بیوتەکم قیبلە. دیارە ئەو کاتانە دێن بەسەر مسلماناندا، بۆیە ئێمە ماڵەکانمان دەتوانین بکەین بە موسەلا، بۆ شوێنی نوێژی لێ دەکرێت و وەکو زەناب بە ئیشارەت پێکرد و ئاماژەت پێکرد. ئێستا مزگەوتەکان کە بەڕوومان داخراون لە خۆی گەورە داوا دەکەین کە ماڵەکانی خوا بەڕووماندا بکرێنەوە، چکە هەر داوا لە ڕەب العالەمین دەکەین جەل جەلالو. ناکرێ ئێمە بەڵێن ئەو شەعائیرە طبعاً جومعە جەماعەت شاعیرەیە کە خۆگەر جمعەش شەرت و شوروتەکانی نەیەتە دی، جەماعەت هەر هاتووەتە دی. جەماعەت بە یەک کەس دەکرێت بە ئیمام و مەئمومی، یعنی ئەگەر کەس دوو کەسە بوونی چان دەبێت بێتە ئیمامی کە ببێتە مەئموم، واتە یەک پێشەوای و ئێکیش لە دوایەتی. جا ئێمە نابێ بەڕاستی کە مزگەوتەکانمان بەڕوو داخراوەیان مزگەوتەکان ئێستا کراوە نین، نابێ بڵێن ئێمە نوێژەکانمان بە جەماعەت ناکەین. دەبێت هیممەتمان بەرز بێ و ماڵەکانیشمان بکەین بە شوێنێکە ئەو هەم ڕەحمەتە لی دابارێ. بۆیە ماگەر وەلەو ئێمەستا خۆمان عائیلەیەکی کەمیشین پێشتر حملا زۆر بووین، بەڵام تر هەرێکی بەلایەکیدا، بەڵام هەر سوپاس بۆ خوا نەمانێشتۆ نوێژەکانمان بچێ و نوێژەکانمان هەمووی بە جەماعەت کردووە و تەراویحەکانیش سوپاس بۆ خوا هەر بە جەماعەت کردومانەوە
نەمانێشتووە من لێرە داوا لە مسلمانانیش دەکەم کە ئەو شعیرەیە پەک نەخەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. ناتوانانی بڵێن تاموسێژی مزگەوتیە بەڵام بەشێک لەو تاموسێژەی هەیە بەڵام شتێکی خۆشیشە کە خێزان بەڕاستی لە ماڵەوە کۆ دەبیەوە بە تایبەتی لەو نوێژە تامی لێ دەکەی بەڕاستی تەمەشا دەکەی دایکە باوکە خێزانە منداڵە کە لە شەعائیرێکی دینی بەکاری دێنی خردەبیەوە ئەوش تاموزێژی تایبەتی هەیە. ئەوەشمان پێ دەڵێ کە ئینسانی مسلمان شەرنی هەر لە مزگەوت لە هەر جێگایەک بێ دەتوانێت ئەو شتانێکی خوای گەورە لە سەری داناوە جێبەجێ بکات. مصلحون ألا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. التراويح بخوي أستي خوي قيام الليل شو نيجا بو بيدو التراويح للغة عربي للراحة يعني لإسراحته دبينين كسي أوران مسألة بارشي كي أوار افتار دكاتو مشينا خواردن دخوا يعني توزق ناراحت دبي بلام كأو نيجاني كل ديارة قلبي خوش دبي إسراحت دكابوي تراويح لراحته أجناها شو نيجكيه لا تراويح دا ديارة كبيغمبر يمن صلى الله عليه وسلم لمالك كردوتي دوای کاتێک کە چۆ مزگەوتێت چەند ڕۆژێک دوای نەهاتەوە گوتیانەی پێغەمبەری خوا سەڵسەڵ لەبەرچی نەهاتیەوە لە مزگەوتێ فەرمووی ترسام لە سەتان واجب بێ ئەو کاتەش نەتوانن بۆیە تەراویح لە ماڵێش دەکرێت لەسەر زەرعات و شیناییش بێ دەکرێت لە دەشتیش بێ دەکرێت لە مزگەوتیش دەکرێت. ئێستا لە مزگەوتەکە کە ئێمە مەسەلا بۆ تەنەریتێک خێرەکەی زیاترە لەبەر ئەوەی کە ئیمامی عومەر خوای گەورە لێ ڕازی بێ کە کاتێک چۆ مزگەوت دیتی مسلمانان بە جەماعەت تەراویح دەکەن فەرمی نیعمەتی البیدعة هیە مەبەست لێرەدا بیدعەی لۆغەویە بۆی زۆر بەداخەوەندێ بە حاڵەت تێگەیشتون کە دەڵێن تەراویح بیدعەی نەوان نییە ئەوە ئیمامی عومەر لەو کاتێدا فەرمی. ئەمجا دوا ئەوە کە تەراویح دەکرێت تەبعاً پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم هیچ کاتێ لە 11 ڕکعات کەمتری نەکردووە 8 ڕکعاتی کردووە کە چوار دوو پێکەوە دەکرێن وەسێ ویتریشی کردووە حتا عولەما دەفەرمون ئەگەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم أو يازدي قتل نكدو أجر بشو نخوشيك هرشتيك بوبي بروش كردويتيوا. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. بسم الله الرحمن الرحيم لإلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. الله أكبر. والله پێیان دەڵێم بە هیچ شێوەیەک سار نەبنەوە هەتا خوای گەورە دەری خێر لە هەموو لایەک دەکاتەوە مزگەوتەکان بەڕووی مسلمانان دەکرێتەوە ماڵەکانیان بکەنە قیبلە و مزگەوت نوێژەکان بە کۆمەڵ بکەن و هەروەها شعائیرە دینیەکان زیندوو بکەنەوە بە هیچ شێوەیەک نێلن بۆ هی داخستی مزگەوتەکان نوێژە بە کۆمەڵەکان بە تایبەتی کە خێری زیاتر لە 27 تا 25 نوێژەیە بەردەوام بن لەسەری خوای گەورە ئینشەڵڵا لایەک موفق بکات. وەڵا پەیامی من بۆ هەموو برا و هەموو خوشکێکی
ئینشاءڵڵا دەڵێن سەبر دەگرین بەڵام دیارە داواش دەکەین کە لەلایەنە پەیوەندیدارەکان دەرگاکانی مزگەوتەکان بەو مەرجانەی کە سەحیە مەسەلا ئەو شەرت و شروتەی کە هەیە و باز دەکەن چۆن شوێنەکانی تر ئێستا بە ڕووی خەڵکی کراونەوە تۆ سوپاس بۆخوا کە ئەو شتێکی چاکە بۆ بژێوی خەڵکی دوکانەکان بازارەکان باوەڕکەن هەندێک مزگەوتیش هەیە مزگەوتەکانی زۆربیان هەر هەندێک مۆڵ خەلەبارغ دەبن بۆ ئێمە داوا دەکەین لەلایەنی پەیوەنددار مزگەوتەکان بکرێنەوە ئینشاءڵڵا وە قەناعەتیشم وایە ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە خەڵکی مزگەوت خوای گەورە دەیپارێزێ لەگەڵ هەموو خەڵکی تر بۆی داوا دەکەم لە ماڵی نوێژەکانمان بکەین هەتا ئەو کاتی دەرگاکانی مزگەوت دەکرێنەوە بەڵام لێرە پامێکم هەم بە وەزارەتی ئەوقاف هەم بۆ لایەنی پەیوەندیدار بە وەزاری تەندروستی با بەو شەرت و مەرجانەی کە تەندروستیە بەڕاستی مسلمانان نەیشارینەوە کە زۆر نیگەرانن لەوەی کە مزگەوتەکان داخراون کە مزگەوتەکانەوە تقریبان بۆ 2 مانگ دەچێ بۆیە ئەمە ئەو داوای دەکەین ئینشاءڵڵا. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.